مانجی مانگی دوو لەبەر ئەوەی کە هێشتا نزیکەی 15 ڕۆژێکمان ماوە بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان پێویستەکە ئەم مانگەی کە هەمانە بکەین بە دوو بەشەوە بەشێکیان بۆ ئەم چەند ڕۆژەی کە هێشتا ڕەمەزان نەهاتووە بەشێکی تریشی تایبەت بۆ ڕەمەزان هەنە خاڵ هەیە ئەتوانین لێ ئێستەوە جێبەجێ بکەین هەم سوودی بۆ ئێستامان ئەبێت و هەم بۆ مانگی پیرۆزی ڕەمەزانیش خاڵی یەکەم نووسیمانە خوێندنەوەی نامیلکەی خۆزگا پێش ڕەمەزان بم خوێندایەتەوە نامیلکێکی تازەی مۆمە ئەتوانم بێ بەرامبەر لە ماڵپەری مۆم دایبەزێن و بیخوێنەوە ئاماژەمان بە خاڵی زۆ گرنگیاوە بۆ دەستپێکردن بە مانگە پیرۆزە و کۆمەڵە بابەتی تریشمان باس کردووە کە بە گرنگمان زانیوە خاڵێکی تر بریتە لە دانانی ڕۆتینێک بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان هەڵبن لە ئێستەوە ڕۆتینێک دابنێن و وردە ودە پێڕەوی بکەن نەک کەوتیان بەیانی ڕەمەزانە ئەو کاتە تۆ ڕۆتینەکە جابنیت و هەوڵبی تازە بە تازە پێڕەوی بکەیت هەڵ بە کاتی نووسن و لەخەو هەستانێ ڕێبکەیتەوە و ئەم چەند ڕۆژی کە هەمانە بە شێوازێک مامەڵەی لەگەڵا بکەن وەک ئەوەی کە ڕەمەزان بێت هەتا زیاتر بە مانگی پیرۆزی ڕەمەزان ڕابێن خاڵێکی تر بریتە لە بلۆککردنی کاتەکانە لەبەر ئەوەی کە کاتمان زۆر کەمان بە تایبەتی بۆ ئەوانەتان کە هەم ئەخوێنن هەم کۆرستان وەرگرتووە هەم ئیشەکان بەڕاستی پێویستمان بە کاتە سێرێکی 24 کاتژمێر بۆ ئێمە بەس نییە ئەگەر بێت و بەهڕامەکی کارەکانمان بکەین بەڵام ئەگەر بێت و بۆ هەر کارێکی دیاریکراوە ئێمە کاتێکی دیاریکراودا بنین لەو ماوە دیاریکراوەیە خۆمان ناچارێکی مەتاڵۆکردنی ئەو کارە بۆی کە کاتمان نەڕوات و ترکیزمان پەشوبڵاو نەبێت پاشان خاڵێکی تر بریتە لە دیاریکردنی ئەو کتێب و سیمینار و ڤیدیۆیانی کە تۆ پێویستەکە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە سریان بکەیت واتە ئەتوانیت تەنانەت ئەم 15 ڕۆژەش کە هێشتا ڕەمەزان نەهاتووە کۆمەڵێک کتێبی دیاریکراو بهێنیت دایم بنیت و ناویان لێ بنێ کتێبی ئەم مانگەم کە پێویستەکە لە مانگای بیان خوێنیتەوە کە هەڵبە زیاتر بابەتی ئاینی بێ و سیمینارەکانیش بابەتی ئاینی بێ بە هەمان شێوە ئاینی و زانستی و زائیدەن ڤیدیۆکانی یوتیوبیشمان هەیە خاڵێکی تر بریتە لە چی بریتە لە خۆناساندن با هەڵبێن ئەم مانگی پیرۆزی کێت تەنها کەساتێکی ئێستامان نەبێت کەساتێکی پارمان نەبێت بەڵکو کەساتێکی زۆر باشترمان هەبێت و خۆمان ئەپدەیتکەینەوە یەکی پێم